ئەوەی یانەی پێشمەرگە کردیان هەڵوێستێکی هەتا بڵی جوان، هەڵوێستێکی مەردانە، هەڵوێستێکی بەڕاستی داهێنەرانە بوو. ئێمە بە ناوی هەموو کەس و کار و بنەماڵە و هاوڕێکانی شاڕۆژ شاسپاسی یانەی پێشمەرگە و هەر لە دەستەی کارگەڕیانەوە هەتا ڕاهێنەرەکانی تۆپی سەرمێزی شاڕۆژ سوپاسیانەکەین، دەستخۆشیان لێکەین. سەرخۆشی لە یەکەم بنەماڵەی جوانەمەرگ شارۆژەکەین و دووەم سەرخۆشی لە خێزانی تۆپی سەرمێزی شاری سلێمانی کوردستانی عێراقەکەم کە یاریزانێکی لاوی زۆر سەرکەوتوو بە کارەساتێکی دڵتەزیێن کۆچی دوایی کرد. بەڕاستی یانەوەزیش پێشمەرگە لە کاتی خۆی ئەم بڕیاریدا ماوەی چەند ڕۆژەکە ئەم یاریزانە جوانەمەرگ بۆ توانی هۆڵی مەشقی یانەکەیان بکات بە ناوی شارۆژەوە، هەروەیە ئیمڕۆ بە ئامادەبوونی خێزانی تۆپی سەرمێزی شاری سلێمانی و بە ئامادەبوونی هەموو بەرپرسانی تۆپی سەرمێز و بە هەموو ئەندامەی دەستەی کاژێڕی یانەوەزیشی پێشمەرگە